پیاوێکی کورد لە گرتوخانەی ئەبوو غرێب خۆی ڕزگار دەکات و دەگەیەنێتە سەر شاخەکانی کوردستان. دواتر دەچێتە تورکیا و لەو وڵاتە بۆ ماوەی 7 ساڵ بەهۆی نەبوونی بەڵگەنامەکانی وەک پاسپۆرت و ناسنامە زیندانی دەکرێت. دواتر ئازادی دەکەن و خۆی دەگەیەنێتە ئەمریکا و تەواوی چیرۆکی زیندانی ئەبوو غرێب و لە سێدارەدانی هاوڕێکانی دەگێڕێتەوە. ئەمە چیرۆکی ڕاستەقینەی فیلمی سینەماکار ناسر حەسەنە وەک خۆی باسی لێوە کرد. ناوبراو وەها باسی فیلمەکە دەکات. ئەو فیلمە ئێستا قبول کرا لە فیستیڤاڵی واشنگتن لە 2021 مانگی یەک لەوێ نمایشێکرێتن بێژگەلەوە کە وەزعی کۆرۆنا باشە بێ لە وڵاتانی ئەمریکا کۆمپانیایەکە لە سەرانسەر وڵاتانی ئەمریکا پەخشیەکە اینجا لە ئەوروپا اینجا لە کوردستان لە داهاتوو. زیاتر لە 50 ساڵە بەردەوامە لە کاری هونەری و سینەما و ڕۆشنبیری و خاوەنی چەندین خەڵات و بڕوانامەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی و نێوخۆیی بە بەرهەمەکانی بەشداری لە دەیان فیستیڤاڵی نێودەوڵەتیدا کردووە. هونەرمەند و سینەماکار ناسر حەسەن بەرهەمی بە هەریەک لە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و تورکی و ئاشووریدا هەیە. زمانەکان ئینگلیزی، ئاشووری، تورکی، عەرەبی، طبعاً بێژگە کوردیەکە ئیشم کردووە پێیان بێگومان سوودم لێ وەرگرتووە لە کارەکانم. لە ساڵی هێشتا مەدە من فیلمێک بە ئینگلیزیم کردای گرێس یعنی دیلە چەندین فیستیڤاڵ من بەشداریم کردووە یعنی لە ژیانم لە 50 ساڵی ڕابردوو لە وڵاتە عەرەبیەکان وڵاتانی کەندا و بە شێوەیەکی تایبەتی و بیانیەکان بەڵێ چەندین خەڵاتی ڕێزلێنانم وەرگرتووە وەکو ئەزمونونەکەی خۆم یعنی پێ 4 ساڵ لە فیستیڤاڵی ئیسکەندەریەی نێودەوڵەتی لە میسر خەڵاتێکی ڕێزلێنیانیان دا بە من لەبەرەوە تێپەڕبوونی 50 ساڵ لەسەر بەردەوامیم لە کاری هونەری و ڕۆشنبیری و لە ڕاگەیاندن لە تەلەڤیزیۆن لە سینەما. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.